بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دواقۆناوەکانی پرۆسەی ئاشتی و پرسی چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەکەین بە پێی زانێرەکان وا بڕیارە بەم نزیکانە لە مانگەدا گروپێک لە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە مەراسیمێکدا چەکدا بنێن بامەدەبوونی نوێنەری حیزبەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ باز لەو دەکەین ئەم مەراسیمە چۆن بەڕێوە دەچێ و چ گرنگێکی دەبێت بۆ پرۆسەی ئاشتی و لە ناو خۆی تورکیاش چ کارێک کراوە بۆ پرۆسەی ئاشتی و بۆچی تاکوێسەر لە پەرلەمانی تورکیا هەنگاوی گرنگ بۆ پرۆسەی ئاشتی نێنراوە، ڕۆلی ئۆجەلان لە پرۆسەکەدا چییە، جەنگی ئیسرائیل و ئێران چەندە کاریگەری دەبێت لەسەر خێراترکردنی پرۆسەی ئاشتی و بۆچی تاکوێستا تورکیا ناوشینە ناوە پرۆسەی ئاشتی ناوینەوە تورکیای بێ تیرۆر. ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر محەممەد بازیانی ئەندای مەکتەبی ساسی بزودنەوەی پەیوەندی ئیسلامی و شارەزای کاروباری تورکیا لە هەولێرەوە، هەروە مامۆستا ئەحمەد سیروانی مامۆستای زانکۆی هەڵەبجە و شارەزای کاروباری تورکیا قسەیان لەسەر دەکەین. سوپاسیان بەدەبوونتان دەکەین کاک دکتۆر محەممەد. ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەرزانیەکان باز لەوە دەکەن کە دوایەوەی خۆتان ئاگادارن کە لە ساڵی ڕابردووەوە دووبارە پرۆسەی ئاشتی دەستی پێکردوێتەوە. باز دەکرێت لە مانگەدا هەنگاوێک بنرێت کە ژمارەیەک لە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان چەکدا بنێن. پێ دوای ئەمە چ کاریگەرێکی دەبێت لەسەر پرۆسەی ئاشتی و ئایا پرۆسەکە خێراتر دەکات؟ سەرەتا بەناوی خوا سپاسی جەنابتان دەکەم. لە ڕاستی ڕاستیدا پرۆسەی ئاشتی معلومە لای بەڕێستان هی ئەمڕۆ نییە. پرۆسەی ئاشتی زووتریش بووە هەر لە سەردەمی ئەحمەد داودۆغڵو کە وەختی خۆی لە ئەم استراتیژیەتێکەیە سیاسەتی تورکیا کە ئیشارەتی بۆ کردووە کە دەبێت تورکیا هەوڵی ئەوە بدا کە کێشەکانی ناوخۆ و دەرەوە بە تەسویر بکە بە سفرکە. لەو ڕۆژەوە دەستی پێکردو، بەڵام معلومە لای بەڕێستان سەرەکەوتوو بوو پرۆسەی پێشتر. بە هەرحاڵ سوچ لە هەردوو لا بوو. ئەم ئەو وەختە سەلاحەدین دەمیرتاش کە با بڵێین تقریباً 70 کورسی بەرلەمانیان هەبوو و ئاک پارتی ئایانویست بەیەکەوە حکوومەت تەشکیل بکەن. ئەو بوو تەشکیل نەکرا وەکو ئەوەی کە وترا خەڵکی سوورە بەشداریکردن لەگەڵ حکوومەتی ئاک پارتیە. ئەو بوو جارێکی کە هەڵبژاردنەکان پێشخرا و بۆ مای ئەوەی کە لەگەڵ مەهەپەیە کە حیزبێکی قەومی تورکیە لەگەڵ ئەوانە ئایتیلا بکەن، بۆیە قەزێکە دیزە بە دەرخۆ نەکرا. ئێستا ئەم پرۆسەی کە هەیە پێداویستێکی ئەم قۆناغ و مەرحەلەیە، هەم بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین و هەم بۆ چارەسەرکردنی کێشەکانی تورکیای ناوخودی خۆی و هەمە بۆ کێشەکانی کورد لەگەڵ تورکیایە. ئەم قەرنە با بڵین ئەم چرخەی کە ئێستا ئێمە تێداین زۆر فەرقی هەیە لەگەڵ چرخەکانی پێشوە. ئێستا ئەمڕۆ تەکنۆلۆژیا تەحەکوم بە زۆر شت ئەکا، بەتایبەت تارەی بێفڕەکەوان و هەروە ئەم درون و شتانەوە چەک و ئەسلحەی بەقەوت و بەهێز و وڵاتێکی وەکو تورکیاش معلومە لای بەڕێستان ئێستا خۆی چەکە فرۆشێ بە تەقریبەن زلە 30 دەوڵەت و تەنانەت حتا تیارەکانی ئەمریکی هەندێ با بڵین موادی هەیە، هەندێ شتەیەکە لە دروستکردنی ئەو تیارەیە لە تورکیا دروست ئەکرێ. بۆیە ئەم پرۆسەیە هەم تورکیا پێویستی پێێتی هەم کوردیش پێویستی پێێتی. بەنەزەر وەکو پێغەمبەری نازارە فەرمێ ئەهل مەکە ئەدرا بشیعابیە، ئەوان بەڕاستی خۆیان باشتر ئەزانن لە مەوزوعی خۆیان. هەڵبەتە هەر بە ئاشتی ئەکرێت، هەم تورکیا نەیتوانی کورد لەوێ قڕکە یان ئەوە تا شۆڕشی کورد لەوێ نەهێڵێ. ئەگەر چی ئەوان مەسەلەن بە شێوازە لە شێوازەکان نعتێکیان داوە پێی بۆ حەرەکەی تەحەڕڕی کوردی، لە هەمان وەختیشە کوردیش بە شەڕ و شۆڕ گەیشتنەتە ئەو نەتیجەیە کە ناتوانن بە حەقەتەن تورکیا نەهێڵن. ئەم شەڕەش هەتا نابێ نەوەکانمان بگرێ، بەڵکو ئەگەر پرۆسەی ئاشتی بێ چاک وایە با بڵین بەیەکەوە ئەم دانوستان دەم پارتی معلومە لای بەڕێستان لەگەڵ ئیمرالی قسەی کردووە و لەگەڵ قەندیلشا قسەیان کرد و گەیشتنەوە نەتیجەیە کە حەلەکە ئەوەیە ئەوان لە پرۆسەی ئاشتیە لە تورکیا بەشداری بکەن. ئەم چەکدانانەی کە هەشە هەڵبەتە زۆر لە خۆی هەڵەگری ئەتوانین دوای قسە بکەین لەسەری. باشە
بەس کاکتۆر پرۆسەکە بە خاوی بەڕێ ناچێت چکە خۆتان ئاگدارن بڵێن ئەمە پێشنازی دەوڵەت باخچەلی بوو لە کۆتایی ساڵی ڕابردوو لە مانگیدەوە هەنگاوەکان دەستی پێکردوێتەوە پامی وەزەرا نەبوو لە مانگی شوبات وە کۆنگرەی پەکەکە کرا لە مانگی 5 کە خۆیان هەڵبەشاندەوە لە سەراسی تورکیاش هیچ هەنگاوێک نراوە هەنگاوێکی یاسایی بەحەقەتەن پەکەکە و ئۆجەڵانیش هەر هەنگاوی تەواویان ناوە معلومە لای بەڕێستان بەس ماوەتەوە ئەوەی کە وەکو ئیتیفاقیان لەسەری کردووە کە ئۆجەڵانیش پەیامەکەی داوە کە عەلە ئەساس چەکەکان دانێن بەڵام خۆی باشتر بوو ئەو چەکانە لە ناو شارەکانی تورکیایە لەوێ مەجالاتێک بکرایەتەوە بۆیان لەوێ ئەو چەکانە دانرایە بەڵام مادام خۆیان ئیتیفاقیان کردو بە باشی ێزانن حەقی ئەوە نییە ئێمە ئەگە ملاحەزە و تێبینیشمانە بێ لە سەریان باسی بکەین بەڵام ئەم چەکدانانە بە فعلی ساڵی 1975 مان جارێکیکە هەیەنێتەوە یاد کە نوسکۆی شۆڕشی کورد بوو و چەکەکان دانرا و پێشمەرگەکان بە یادم دێ بە گریانەوە و بە چاوی فرمێسکەوە چەکەکانیان دانا لەگەڵ ئەوەی ئەو وەختە حکوومەتی سەدام حوسێن نەبوو ئەو وەختە ئەحمەد حەسەن بەکەر بوو ئیشارەتی بەوا کرد ئێمە چەند گولە تۆپێکمان بەدەستەوە مابوو کوردیش ئەو وەختە زۆر پرچەک بوو بەڵام موامەڕەیەکی نێودەوڵەتی بوو ئەوە بوو ئەمریکا پشتی لە کوردکردنیشت ئەو مفاوەزات و دانستان نەتەوە کەوەکو هێنری کیسنجەر ئیشارەت بەواکە و نەیەشیان شۆڕشی کورد ئەو وەختە بەردەوام بێ بۆوێ مافحەقەکانی بە هەر حاڵ بسەرێ ئەمە حاڵەتێکە ئەو حاڵەتە ئەگەر بێت و لە شارەکانی تورکیایە وایە بە نەزەری من تۆزێک ئەهوەنتر بوو لە ئێستا بۆ لە شارەکانی کوردستاندا ئەم مەسەلەیە ئەکرێ ئەمە زۆر شت لە خۆی هەڵئەگرێ مەوزوعەکان ئەگەر بێنە سەری خۆی تا ئێستا وەکو پێویست هەنگاوی سیاسی ننراوە ئەڵێن دەستور ئەگۆڕدرێ و کۆمەڵێ ملحقات و هەیە بۆ ئەم ئیتیفاقی لە بینی ئۆجەڵان و با بڵین حکوومەتی تورکیا و بە ناوەندگیری دەم پارتی کراوە عەجەبەن ئەوانە چیە و چی نییە احتیمالە لەمە دووە دەربکەی بەڵام تورکیا ئەمڕۆ پێویستی بەوەیە دستور بگۆڕێ یەکێک لەوانەیە کە هەر لە زووە من تقریبا 15 ساڵ لەمە پێش بیستومە لە هەندێ کەسایەتی ئاک پارتی کە لنزیکن لە دەسەڵاتی تورکیا و بە تایبەت لە ئۆردوغان شارەتیان بۆ کردووە ئێمە کە ئەوترێ لە دەستورە بیر میلەت یەک میلەت کە ئەویش تورکە ئێستا تعددی میلەت هەیە طبیعی اعتراف هەموو میلەتان ئاکاکە هەیە یەک بەیداغ و یەک وەتەنشە بۆ هەمووان ئەمە یەکێک لە بڕیارەکانە احتیمالێکی زۆرێ لەم دەستورەیە بێ و ئیشارەت بە حقوق و مافی میلەتی کوردیشی تێدا بکرێت ئەمە عەجەبەن لە مولحەقە شاراوەکانە یان ئەوتا شێوازە لە شێوازەکان شتەکان لەمڕۆ بەدواوە دەرئەکەوێت بەڵام سوپاس دەکەین کاک دکتۆر محەممەد دێمەوە خزمەت ماوە سەحمەد جەنابشت بەخێر بێ دەمانەوێت سەرنجی بەڕێز بزانین لەگەڵ کاکتۆر باسمن لەوە کرد کە ئێستا هەنگاوێکەیە کە لە مانگە وا بڕیارە گروپێک لە چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان گەریلاکانیان چەک دابنین باسی سنووری پارێزگای سلێمانی و باسی سنووری پشدەر و ئەوانش دەکرێت لە ناوخۆی تورکیا چۆن باز دەکرێوەندەی کە بەڕێزت کە بەردەوام چاودێری بڵین ڕۆژنامە تورکیەکان دەکەی لەو مانگە بەڕێوە دەچێ و ئالێتەکەی چۆن کاریگەریەکەی چی دەبێ بەڵێ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆیەوە و سڵاو لە ئێوە لە بینەرانی پێیان طبعاً پرۆسەی ئاشتی خۆتان وەک ئەزان و ئاگادارن و بینەرانیش تا ڕادەیەک ئاگادارن ئەوانی محتەمن بەتایبەت بە بارودۆخی تورکیا و پرۆسەی ئاشتی و باکووری کوردستانەوە چەجارێکی دیکە لە هەشتاکان و نەوەتەکان و 2000ەکان و تا 2012 تاقی کراوەتەوە بەڵام سەرکەوتنی بەدەست نهێناوە ئەم جارەش لە ساڵی ڕابردووە لە مانگی ئەتوانین بڵین بە شێوەیەکی نهێنی لە نیسانی ساڵی داهاتەوە دەستی پێکردووە بەڵام بە شێوەیەکی ئاشکراو ئەوەی کە ئاماژەی پێ بدرێت لە مانگی دەی ساڵی ڕابردووە لە ڕێگەی دەوڵەت باخچەلی و پاشان ئۆجەلان و بەپرسانی دیکەوە ئاماژە بە هەنگاوەکانی پرۆسی ئاشتی کراوە و تا ئێستا قۆناغی باشی بڕیوە ئەوەی دیارە هەتا ئێستا هەردوو تەرەف هەم لایەنی پەکەکە هەم لایەنی دەوڵەتی تورکیا ئامادەییان تێدایە بەڵام ئەوەی جیاوازە ئەم جارێک با بڵین جۆرێک لە گفتوگۆ و دانوستان لە نێوان ئەم دوو تەرەفەیان نییە بەڵکو بانگەوازێک لەلایەن دەوڵەتی تورکیاوە کراوە و پەکەکە و ئۆجەلان بەدەم ئەم بانگەوازەوە هاتوون بۆ چەکدانان و خۆڵۆشانەوە
بەبێ ئەوەی هیچ بە لایەنی ئاشکرا هیچ مەرجێک هەبێت لە نێوان پەکەکە و دەوڵەتی تورکایە، بەڵام بەنهێنی یا بە شێوازێکی با بڵێن ئاماژەیش دەوڵەتی تورکیا ئامادەی دەربڕێەوە بۆ هەمواری دەستور و کۆمەڵی گۆڕانکاری کە بە ئومێدین لە ئایندەیە ئینشاءڵڵا بکرێت. بەڵێ ئەوەی کە بڕیارە ئەنجام بدرێت بە تەقریبی هەتاوەکو و کۆتایی ئەم هەفتەیە ڕەنگە جێبەجێ بکرێواتە ژمارەیە گەری لای پەکەکە کە بە ژمارەکان بە دیاریکراوی دیار نییە، لە نزیکەی 30 بۆ 50 کەس ئەبن لە سنووری ڕانیە پشت دەرو بتوێن بە حکمیەوەی ناوچەی جێنفوزی خۆیانە، ناوچەی جێنفوزی پەکەکەیە و نزیکە لە پارێزگای سلێمانی و سنووری دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ئەو شتێکی نۆرماڵ و ئاساییەکە لەو ناوچەیە چەکەکانیان دابنێت. تەوان چەکدانان نییە، بەڵکو سووتاندنی چەکەکانیانە وەکو هێمایەک وەکو ئاماژەیە کە تەواو بە هیچ جۆرێ ناگەڕێنەوە بۆ چەک، بەڵکو چەکەکانیان ئەسووتێن و بە یەکجاری کۆتایی بە چەکەێنن. لە هەمان کاتیشە لە ڕوانگەی پەکەکە و کوردەوە وەکو سیمبۆلێکی کورد کە نەورۆز و نوێبوونەوە لە ڕێگەی ئاگرەوە ئەکرێت، ئەم چەکانیان ئەسووتێنن بۆ ئەوەی جارێکی تر بانگەشەی نوێبوونەوە بکەن و چاوەڕێەکرێت تەنها سووتاندن و دانانی چەکەکان نەبێ، بەڵکو لە هەمان کاتە ئەو ژما ئەو گەری لایەنی پەکەکە بانگەوازێک بە ئاڕاستی دەوڵەتی تورکیا بکەن بۆ ئەوەی کە ئەیانەوێ بگەڕێنەوە تورکیا و لە خاکی خۆیانە ژیانی ئاسایی خۆیان دەست پێ بکەنەوە. بۆ ئەم بەبەستە داوا لە دەوڵەتی تورکیا بکەن کە ڕێکاری یاسایی و کۆمەڵایەتی و کللتوری و سیاسی بگرێتە بەر بۆ جێبەجێکردنی ئەم کارە. تەبان لە ئاستی تورکیا هەم لەلایەن دەوڵەت و حکوومەت و هەم بەرپرسانی باڵای سیاسی و حیزبەکان پێشوازیەکی گەرم لەم هەنگاوە کراوە و دەوڵەت و بەرپرسانی تورکیا پێیان وایە ئەمە یەکەمین هەنگاوی کردەیە بۆ جێبەجێکردنی چەکدانان و پرۆسەی ئاشتیواتە. تا ئێستا دەوڵەتی تورکیا پێیوا بووە ئەوانەی کە کراون ئەو هەنگاوانەی دیکە تا ڕادەیەک حیبەر عەلە الوەرەقە بوون، تەنها قسە بووە و بانگەوازێک بووە کراوە، چ ئۆجەلانەوەی لە 27 شوبات کردی، چ ڕاگەیەنراوەکەی 12 ئایاری پەکەکە بە خۆڵۆشانەوە. بەڵام ئەم جارە هەنگاوی یەکەمی کردەی پرۆسەی چەکدانان و خۆڵۆشانەوە جێبەجێ ئەکرێ بە شێوەیەکی عملی. ئەمە زۆر گرنگە وە لەلایەن دەوڵەتی تورکیا و حکوومەت و لایەنە سیاسەکانەوە پێشوازیەکی گەرمی لێکرێت، هەرچەنە کۆمەڵی حیزبی سیاسی هەن کە ئێمە ئەتوانین بڵێن پێیان بڵێن حیزبۆچکە کە چەند حیزبێکی زۆر بچووە لەن ڕەنگە ڕێژەی قورساییان لە پەرلەمان و لە ناو جەماوەریشان نەگاتە ڕێژەی لە 5 بۆ لە 6 کە دژی پرۆسەکەن. بەدەر لەوە هەموو لایەنەکان بە چەپ و ئیسلامی و عەلمانی و کورد و تورک و هەموو لایەنەکانەوە بە بەرەی دەسەڵات و بەرەی ئۆپۆزیسیۆن بە نەتەوەپەرست و بە ڕاستڕەوە هەمویان بەگشتی لەگەڵ پرۆسەکەیان و پێشوازی لێ ئەەکەن. لە هەمان کاتە گفتوگۆی با بڵێن گەرم هەیە، سەردانی گەرم هەیە. چەند ڕۆژی ڕابردوو وەفدی دەمپارتی هەرێک لە پەروین بوڵدان و مدحەت سانجار سەردانی ئیمراڵیان کردو، چاویان بە عەبدوڵڵا ئۆجەلان کەوتووە. ئەمڕۆ هەمان وەفد چاویان بە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کەوتووە و گفتوگۆیەکی کاتژمێر و نیویان ئەنجامدا و گفتوگۆ دەربارەی دوایین پێشاتەکانی پرۆسەکە و بێ ئاڵوگۆڕی بیر و ڕاکراوە. لە هەمان کاتا نوعمان کورتوڵمش سەرۆکی پەرلەمان لەگەڵ هاوسەرۆکی دەمپارتی کۆبووتەوە و چاوەڕوانەکرێت چاوەڕوانەکرێت لەم هەفتەیەیە نۆمان کورتوڵش بانگەوە با بڵێن بانگهێشتی پەرلەمانتارانی بکە، پەرلەمانتارانی هەموو پەرلەمانتاران ئەندامانی پەرلەمانی تورکیا بۆ ئەوەی کۆببنەوە و کۆبوونەوەیەکی پەرلەمان بکرێت بۆ دیاریکردنی ئەوەی ناونراوە لیژنە یا کۆمیسیۆنی تورکیای بێت تیرۆر بۆ ئەوەی لیژنەیەکی پەرلەمانی دروست بکرێت و وردە چارچێوەیەکی یاسایی بدرێت بە پرۆسەکە. باڵە ماوەسەدەی و خزمەتت بەس لەوە دەکرێت تەنە چەکدانان یاخود چەک سووتانە دواتر ئەو گروپەی پەکەکە دەگەڕێنەوە قەندیل و باسی بەرپرسی باڵاش دەکرێت کە تیاندا بێت. طبعاً ئەوەنەی ئاگادار بین دوو بەرپرسی باڵا کە ناوەکانیان بە تەواوی دیاریکراونیە، بەڵام دوو بەرپرسی باڵا لە ناویانان لە ناو ئەم گروپەیان و لە چوارچێوەی مەراسیمەکەیە بەشداری ئەەکەن. بەڵێ ئەم گروپە دوای سووتانی چەکەکانیان شوێنیانیانی شوێنێک نییە بۆی بڕۆن، لە ئێستایا هەر ناچارن بگەڕێنەوە بۆ قەندیل لەبەرەوەی هیچ شوێنێک دیاری نەکراوە، نە وڵاتی خۆیان کە تورکیای و خاوەن ناسنامەی تورکی، نە هەرێمی کوردستان، نە وڵاتێکی دیکەیان نییە، لەبەرەوە ئەبێ بگەڕێنەوە قەندیل. بەڵام ئەم گروپەوە کاماژەم پێدا
بانگەوازیەوەکەن کە دەوڵەتی تورکیا ڕێکاری یاسایی و ئیداری پێویست بگرێتە بەر بۆ ئەوەی ئەم کەسانە بگەڕێنەوە تورکیا. تەبان گەریلاکان نەک ئەم سیگەریلایە ئەم ژمارەیە بەڵکو هەموو ئەو گەریلایانی کە بەشداریان لە شەڕ و پێکدادانی قورسا لەگەڵ سوپای تورکیا نەکردووە ئەوەی باسەکرێت ئەتوانن بگەڕێنەوە تورکیا و چوارچێوەی یاسایی و کۆمەڵایەتیان پێدرێت و بۆی ئاسایی تێکەڵی خەڵک ببنەوە و تاوان بە حکمیەوەی ئەم گەریلایەنە زۆرینەی زۆریان کوردن و لە ناوچە کوردیەکان ئاژین شتێکی ئاسایی و نۆرماڵە ئەسڵەن زۆرێک لە خەڵکی پێشوازیان لێەکەن و شانازیان پێوە ئەەکەن کە ئەگەڕێنەوە ناویان ئەوە نیە کە مەترسی لەسەر ژیانیان دروست بێ بەڵکو زۆر ئاسایی ئەگەڕێنەوە ناو ژیانی ئاسایی خۆیان بەڵام بەرپرسانی باڵای پەکەکە وڵاتی سێهەمیان بۆ دیاری ئەکرێت کە بڕواناکەم هەرێمی کوردستان و عێراق و هیچ وڵاتێک بێ کە کوردی تایە کورد بە شێوەیەکی فعال و کاریگەرتیا چالاکی ئەنجامەدا بەڵکو ڕەنگە وڵاتێک بێ کە تا ڕاتەیەک دۆستی تورکیا بێدیان هاوسەنگێ ڕابگرێت لە نێوان تورکیا و پەکەکە و کووردا. بەڵ سوپاس دەکەم مامۆستا محەممەد و خزمەتت کاکتۆر محەممەد و خزمەت بەڕێزت سەبارەت بە شوێنی ئەوەی کە مەراسیمی چەکدانەکە بەڕێز پێت وا بوو دەبووە لە تورکیا بووە کاریگەری هەیە ئەگەر لە هەرێمی کوردستان بێ سەپەکەکە لە سنووری پارێزگای دۆک بڵین بوونی هەیە لە پارێزگای هەولێر لە بەشێکی لە پارێزگای سلێمانی لە قەندیل بۆچی پێدگریم و ئەمە لە ناوخۆی تورکیا بایە؟ کاک حەشی من داوای لێبرن دەکەم بەڕاستی جۆم لە میوانە بەڕێزەکەتان نەبووە و دەنگی جەنابشتان زۆر زۆر بەلاوازی دەگاتە من زۆر داوای لێبرن دەکەم ئێمە داوای لێبرن دەکەم هەر زۆر زۆر لاوازە دەنگی جەنابت نازانم یانی بەڵێ سەبارەت بەوەی کە ئێستا سەبارەت بەوەی کە شوێنی بڵین چەکدانانەکە بەڕێز پێت وا بوو دەبووە لە تورکیا بووە جیاوازی چی دەبوو یاخود بۆ گرینگە لێ وە لە بری هەرێمی کوردستان؟ خۆی ئەوە من شتێکی لێ ئەخێنمەوە بەڕاستی دایمەن ئینسانی زەنی چاکشی باشە ئەمە احتیمالە بۆ هەندێک لەوانەی کە ئەم پرۆسەیان پێ خۆش نییە کە ئاشتێ بێت چونکە خۆی تورکیا ئیشارەت بەوە دەکا ئەم حاڵەتەی کە ئێستا لە غەزە و لەگەڵ ئێران و لە شوێنەکانی کە ڕوئەدا لوبنان ئەمە تەنها ئەوان نییە بەڵکو ئەم با بڵین وەزعیکە هەیە ڕوو لە ئێمە شەکا ئەوە مەسئلە گەلێکە لەبەر ئەوە احتیمالێکی زۆر هەیە کۆمەڵە خەڵکێک با بڵین نەژاد پەرست لە تورکیا ئەوە ئیسباتی ئەوە بکەن بڵێن ئێمە هیچ مشکلمان نییە لە ناو خودی خۆمانەوە وەکو تورکیا بەڵکو ئەمە لە دەرەوەی سنووری خۆمان با بڵین ئەم شتانە هەیە ئەمە مەسئلە گەلێکە بەڕاستی ئەوەی لێ ئەخێندرێتەوە من ناڵێم ئاک پارتی احتیمالە هەندێک خەڵکێک لە ناو ئاک پارتیانەوە تا حکوومەتی خەفی هەبێت ئەمانە مەرجی زیاتر ئەوان بێت لەبەر ئەوە زۆر باشتر وا بوو لە ناو خاکی تورکیایە مثلەن لەو منطقە حدودیانە شوێنێک تەرتیب کرایە و تەرتیبات بکرایە و کە ئەمش پەیامەکەی ئۆجەڵانە جێبەجێکەن و مؤتەمەرەکەش خۆیان حل کردووەکو حیزب ئەم لەم بابەوە من ئیشارەت بەوە دەکەم ئێمە لە ناو خاکی عێراقا بوو وەزعەکان ئەبە و شێوازە بوو کە مؤامەرە گەورەکە بوو بەڕاستیش ئەوە شۆڕشی کوردیش ئەو وەختە بە حەقیقەتەن ئەو هێز و قۆتەی هەبوایە نەکەوتایەتە ژێر هەژمونی ئەمریکا و ئێران و ئەم شتانە قەدەرێکی کە خۆیان ڕابگرتایە باشترە بوو بەڵام ئەوە تاریخ و ڕۆیشت عەجەبەن ئێمە دەرسمان وەرگرتووە لەو تاریخە ئەگەر چی زەمانەکان زۆر زۆر جیایە ئێستا زەمەنی ئێستا جیایە لەگەڵ زەمانەکانی پێشە ئێستا ئەم پرۆسەی ئاشتیە هەموو لایە قەناعەتێکی پێ هەیە حەقیقەتەن کە ڕابەرەکەیان ئۆجەڵانە بەڕێز ئۆجەڵانە مادام قەناعەتی پێ هەیە و دەم پارتیش کۆمەڵە کەسی سیاسی مخەدڕەمی تایە و قەناعەتیان پێ ئەمە حەلێکە و ئەیانەوێ نەوایەی تورکیاش وەکو حیزبی دادوگەشەش بزانن ئەوەی کە من تێگەم حیزبی دادوگەشەش ئەوێ ئەم مشکلانە حەل بێت چونکە خەڵکیی زۆریان لێ بۆ بە قوربانی لە هەردوو تەڕەف هەم لە کورد هەم لەوێ و تەدەخولاتی ئیقلیمی و تەدەخولاتی با بڵێن زلهێزەکان و مخابڕاتی عالەمیش لە مەسئلانە هەیە ئەگەر ئەمە بێ جارێکی کەوکو ئەوەی ئێستا لە سووریاش معلومە لای بەڕێستان ئەوان عاقلانە ئەجولێنەوە ئەچنە ناو سوپای با بڵێن سووریاوە و ئەو کێشانش کەم ئەبێتەوە دنیاش ئەمڕۆوە پێویستەکە
وردە وردە ئەگەر مەجای ئاشتی بێ بە ئاشتی چارەسەر بکرێ باشترێ کێشەکان لەوەی کە بە چەکداری بێ چەکداری هەر ماڵ وێرانیە حرب هەر ماڵ وێرانیە لەبەرەوە بەنەزەر من لە هەموو حاڵەتەکانە ئەمەی لێ خوێندرێتەوە بەڵام ئەوان خۆیان باشتر ئەزان لەوانی نظری ئێمە و نظری کۆمەڵی سیاسی وابێ لە ناو شاری خۆیان هەبووایە بەڵام فەرقی نییە قەزێکە بەڵام لەوانەیە باشتر بواە ئەم پاساوەش نەدرایەتە دەستەوە کە بڵێن کاکە ئەم چەکدارانەی پەکەکە لە دەرەوەی وڵاتانی لە تورکیا دروست بووە و لێەوە هاتووە زووتر مەقڕاتیان لە سووریا بووە پاشان ئەو معلومە لای بەڕێستان ئیسرائیل و مخابراتی ئیسرائیل و مخابراتی عالەمیەوە بوو ئۆژڵان لە سووریا دەرکرا وەزەختێکی زۆر کەوتە سووریا و لە ئەفریقیا گیرا و مخابراتی میتی تورکی و CIA و مۆسادی ئیسرائیلی دەستیان لەو مەسەلەیە بوو. باشە کاکتۆر بە کورتی وەڵامی و پرسیارشم دەیت و دوای دێمەوە خزمەتت ئەم جەنگەی نێوان ئێران و ئیسرائیل چ کاریگەریەکی هەیە لەسەر پرۆسەکە دەوڵەت باخچەری لەو مای قسەی کردبوو کە دەڵێ ئیسرائیل دەیەوێت ئەم پرۆسەیە تێک بدات. خۆی ئیسرائیل لە مەسلحەتیان نییە ئاشتی و ئاسایش لە هیچ وڵاتێن لە وڵاتەکانی دەور و پشتا بێ ئەوان لە ساڵەکانی 1982ەوە جەمعیەتێکیانێ بە ناوی جەمعیەت شوبان اليهود کە خیرەی ئەو زیرەکانەی کە گەنجەکانن کە پسپۆرن لە بواری سیاست و استراتیجیا ئیشارەتیان بەوە کردووە هەتا کێشە لە ناوچەکەیان لە ناو وڵاتانی دەور و پشتمانە ببێ بە قازانجی ئێمەیە دەرئەکەوێت تەنانەت حتا کێشاگە لە ئێران بێ لە تورکیا بێ کێشەی ئەتنی بێ کێشەی ڕوا بێتەوە قەومی بێ کێشەی مەذهبی بێ ئەوە لە مەسلحەتی ئێمەیە ئەبێ ئێمە هەوڵدەین ئەو کێشانە زیاد بکەین لەبەرەوە دەوڵەتی ئیسرائیل بە زمانی حاڵی خۆیان دەوڵەتێکی بچووکە دەوریان هەمووی دەندراوە بە دوژمنان ئەوان خۆیان ئیشارەت بۆ ناکەن ئەڵێن نەڵێن ئێمە زەرع کراوینە لەوێ ناژراوینە لەوێ بۆ ئەوی کێشە لە منتەقەیە بێ و خێروبێری منتەقەکە بەرین بۆ خۆمانەوە معلومە لای بەڕێستان ئەمریکا بە ملیارات دۆلار بە 100 ملیار بە 1000 ملیار تریلیۆنات پارە ئەوە تا نەتیجەی ئەو مەشاکل و گیرە و کفتانە هەیە کە لە وڵاتەکەیە حربی ئێران و ئێران چێکیان بە هەردوو لا ئەدا بە عێراقیان ئەدا و بە ئێرانشیان ئەدا بۆی ئەم چەکە خۆشکەن ئەم وەزع خۆشکەن هەمویان پێویستیان بەوە بێ بۆیە ئەم منتەقەیە پێویستی بەوەیە کە ئاشتی بێ بە حەقیقەتەن چی لە تورکیا چی لە ئێران و چارەسەری کێشەکانی میلەتی کوردیش یەکێ لە کێشەکانەکە ڕۆژەڵاتی ناوین ئیسراحەت ناکە ئەگە کێشەی میلەتی کورد چارەسەر نەبێ وا لە سووریا بەرەو چارەسەر ئەڕوا لێرە خۆتان نەزان وەزعەکان چۆنە و چۆن نییە ئەو تا دایمەن تەشەنوجاتە و دایمەن وەزعێکە هەردوو لە معلومە ڕەخنە لە یەکتری ئەگرن و ئەگەر چی حکومەتی عێراقی زیاتر ڕەخنە ئەگرێ بەڵام کوردیش خۆی پاساوەداتە دەست ئەوێەوە ئەوجا ئێرانیش بە ئەمان شێوە بە نەزەر لەمڕۆ بەدواوە دەبێ محاولەیەوە کا کێشەی کورد لەوێش چارەسەر بکرێ ئەم وڵاتانەی دەور و پشت ئەبێ چارەسەری کەن بۆ ئەوەی ئەوانەی مخابراتی عالەمیە نەبن بەداردەست کورد وەکو وەرەقەیەک بەکاری بێنن دوای ئیشیان پێ نەما بڵێن خوا حافیزت بێ ناشنێ خوا حافیز بێ ئەڵێن بڕۆ خۆت و حەلی مشکلەکە لە وڵاتێکی خۆتابی بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر دواتر دێمەوە خزمەتت ماوە سەحمەد سەبارەت بە ناوی بڵێن پرۆسەکە بۆچی لە مانگی دەوەکو بەرە زووتر لە مانگی نیسانەوە و توێژی نهێنیە بوو لە ساڵی ڕابردوو لە مانگی دەوە بڵێن ئاشکرا کرا بەڵام تاکو ئێستش بۆ ناوێنەی ناو تورکیا بێت تیرۆر یان ئامادەنین بڵێن ناوی پرۆسی ئاشتی لێ بنێ ئێستا دەم پارتی باسی لیژنەی ئاشتی و کۆمەڵگەی دێموکرات دەکات ناوەکەی لەم شێوەیە بێت بۆ تاکو ئێستا لە سەر ناوێکیش ڕێک نەکەوت یاخۆ لە پەرلەمانی تورکیا بۆ هەنگاوێکی یاسایی تا ئێستا نەنراوە. طبعا ناونە لەم پرۆسەیە گرنگی و بایەخی خۆی هەیە بەڵام مانای ئەوە نییە کە هەموو شتێک لە چارچەوەی ناوێکە کورد بکرێتەوە سەرڕایەوەی کە هێشتا هیچ ناوێک نەنراوە لەم پرۆسەیە بەڵام بەردەوامی هەیە و هەرچەنە گیر و گرفتیشی هەبە هاتبێتە ڕێ بەڵام بەردەوامی هەیە و هەنگاوەکانی ئەڕوات بەڕێوە ئاساییە هەموو پرۆسەیەک هەموو کارێک کە دەست پێیەکات تەنانەت دەگەر ئیشێک چالاکیە یا ئیشێکی کۆمەڵایەتیش بێ ڕەنگە هەنگاوی یەکەمی بەنهێنی ببرێ بەڕێوە تاوەنی ئەکەوێتە سەرسکەی خۆی تاوەنی هەردوو تەرەف یا ئەو چەند تەرەفەی هەن لەو پرۆسەیە دڵنیا بنەوە لە یەکتری ئەمە شتێکی ئاسایی و نۆرماڵە کە بەنهێنی بکرێت کە
دانوستان لە نێوان دەوڵەتی بە تایبەت بەرپرسانی میت لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانی ئیمراڵی ئەوە بەنهێنی ئەنجام دراوە و بەرپرسانی دەم پارتیش دوورونزیک ئاگادار بوون لە ئەو پرۆسەیە ئەو گفتوگویانە بە تایبەت ئەو بەرپرسانی کە لە گفتوگۆکانی پرۆسی ئاشتی ساڵی 2012 بەشدار بوون و ڕۆڵی گرنگیان هەبووە وەکو مێت حەسانجار و پەرویر بوڵدان و سڕ سوورای ئەوەندەر و ئەو کەسایەتیانی دیکە. بە هەر حاڵ ئەمە کارێکی ئاساییە کە بەنهێنی بەڕێوە چوو بێت و لە ڕۆژێکی گرنگە کە یەکی تشرینی یەکەمی 2024 کە ڕۆژی کردنەوەی وەرزی نوێی یاسادانانی تورکیا بووە لە پەرلەمان ڕەجەب تەیب ئەردۆغان ئاماژەی بەوە داوە کە پێویستە تورکایەکی بێتیرۆرمان هەبێت و بەرەی ناوخۆیی خۆمان لە تورکایە بەهێز بکەین و پاشان دەوڵەت باخچەلی هەنگاوی بۆ ناوە. بەڵێ دەوڵەتی تورکیا لای خۆیەوە ئەم ناوەی لێناوە تورکای بێتیرۆر. تەبەن لە تورکیا تەنها تیرۆر و گروپی تیرۆریستی لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە تەنها لە چوارچەوەی پەکەکەیە کورت ناکرێتەوە، بەڵکو و گروپی فەتحوڵڵا گولەنیش بە تیرۆریستداندێ، داعشیش هەر تیرۆریستە لە لای ئەوان وەکو لە جیهانە هەیە، پەیەدە و یەپەگە و هەریکێک لەم گروپانە هەمویان بە تیرۆر داهاندرێن. کەواتە کە ئەوترێت تورکیای بێتیرۆر لە چوارچێوەیەکی تەسکا تەنها پەکەکەیە، ئەگینا لە چوارچێوە فراوانەکەیە هەموو ئەو گروپانەی دیکە ئەگرێتەوە کە درێژکراوەی پەکەکەن یاخود گروپی فەتحوڵڵا گوڵەنیش کە دەوڵەتی تورکیا پێی وایە خیانەتێکی گەورەی لە بەرامبەر دەوڵەت و حکوومەتا کردووە. لە بەرامبەر تەمان لەبەر ئەوەی دەوڵەتی تورکیا چەند ساڵە ئەم دەستەواژەیە بۆ پەکەکە یا بۆ فەتحوڵڵا گوڵەن و ئەو گروپە بەکارهێنێ، ئەیەوێ فیعلان لە ڕێگەی بەکارهێنانی ئەم دەستەواژەیەوە سەرکەوتنێکی گەورە بۆ خۆی تۆمار بکا بە تایبەت ڕەجەب تەیب ئەردۆغان و دەوڵەت باخچەلی کە لە کۆتاییەکانی تەمەنی سیاسی و تەنانەت تەمەنی ئاسایی خۆیشیانەوەن ئەیانەوێت لە ڕێگەی بەکارهێنانی دەستەواژەی تورکیای بێتیرۆرەوە بڵێن مێژووی چەند ساڵەی تورکیا لە تیرۆر کۆتایی هات، ئێستا تورکیا یەکمانەیە بە بێ تیرۆر و ئاشتی و ئازادی. بەڵام لە بەرامبەرە بەرپرسانی دەمپارتی تاوان حەقی خۆیانە پەکەکە دەمپارتی کوردەکان نایەنەوێ ئەم دەستەواژەیە زۆر بەکار بهێنن، ئەوان باز لە پرۆسی ئاشتیەکەن. بەس وەکو پەرلەمان مامۆستا ئەحمەد بۆچی پەرلەمان وابرار بوو لیژنەیەک پێک بێنێت بۆ ساکوێستە دوا کەوتووە بڵین خۆ دەبێت لێبوردنێک دەرکەوای هەنگاوی یاسایی لە پەرلەمان لێبوردن بێت، هەموار یاسایی بەرەنگاربوونەوەی تیرۆر بێت. کاکێکیم خۆتان نەزانن دوورونزیک هوشیاری یاساییتان هەیە، زۆرێک لەو یاسایانی کە دەرەکرێت لە پەرلەمانە لە کۆتا مادەی یاساکەیە ئەنووسرێت هەموو ئەو مادە و یاسایانی کە دژی بڕگەکانی ئەم یاسایە ئەبنەوە با بڵین بەتاڵن، دەی دەرکردنی بڕیارێک بۆ لێبوردنی گشتی یان دەرکردنی یاسایەک بە ناوی تورکیای بێتیرۆر هەر یەکێک لەمانە کارێکی ئاسان نییە، چکە ئەبێ ئێمە ئەم بۆ بزانین جارێ ئەم پرۆسەیە بە ئاراستەی کووردە کرانەوەی بەڕووی کورد و پرۆسەی ئاشتی. کاتێک کە دەوڵەتی تورکیا پەرلەمانی تورکیا یاسایەک دەرەکا بۆ لێبوردنی گشتی، هەزاران کەسی دیکە دەیان هەزاری دیکە هەن بە تۆمەتی دیکە دەستگیر کراون بەهۆی ئەو بۆ نمونە ئینقلابە شکست خواردوەکەی 2016 و مەسەلەی ئەرگەنە کۆن و ئەوەی پێوترێ ئۆپەراسیۆنی 7 بۆ 25 دوانزەی 2013 ئۆپەراسیۆنی 7 شوباتی 2014 بۆ دەستگیرکردنی هاکان فیدان و هەوڵدان بۆ تەنانەت دەستگیرکردنی خودی ڕەجەب تەیب ئەردۆغان لە ڕێگەی دادگا و یاساوە، هەموو ئەمانە کراون. ئێستا ئەو کەسانی کە بەرپرسن لەم پرۆسانە هەمویان دەستگیر کراون و بە تۆمەتی تیرۆر و تۆمەتی جیاواز لە زیندانان. کاتێک پەرلەمان لێبوردنێکی گشتی دەرەکە یا سەر کۆمار لێبوردنێکی گشتی دەرەکە ئەم کەسانە شەگرێتەوە، دەی دەوڵەتی تورکیا حکوومەتی ئاکپارتی و باخچەلی نایەنەوێ ئەم کەسانە ئازاد بکرێن، بە تایبەت دەوانەی بە تۆمەتی ئەرگەنەکۆن و لە تۆمەتی پاڵپشتی لە فەتحوڵڵا گوڵەن و گروپی خزمەتیان لەسرە دەوڵەت نایەوێت نەرمی بنوێنێ لە بەرامبەر ئەمانەوە و ئەو جەنەراڵەکانی کە لە هەشتاکان و لە هەفتاکانە ئینقلابیان کردووە بەسەر پارتی دیموکرات و دوای نەجمەدین ئەربەکان و هەریکێک لەمانە، ئێستا حکوومەت نایەوێت نەرمی بنوێنێ بەرامبەر ئەمانە. پێویستە یاسایەک دەربکە، یاسایەکی گشتگیر و شامیل بێت کە بتوانێت زۆرترین نەرمی هەبێ بەرامبەر زیندانیانی سیاسی کورد، هەتاوەکو ئاستی دەمێت عەبدوڵڵا ئۆجەلانیش بڕوا لە هەمان کاتە چوارچێوەدار بک
بە جۆرێک ئەو جەنەراڵە کۆنانە ئەتا تورکیەکان یا کەمالیستەکان و ئەوانەی کە سەر بە گروپی فەتحوڵا گوڵان بوون ئەوانەی لێ بە دەربکرێت لەبەرەوە دەرکردنی یاسایەک کارێکی ئاسان نییە لە هەمان کاتە دەرکردنی ئەم یاسایە پێویستە ڕێگا خۆش بکات بۆ هەمواری دەستوری لە تورکیا لە ئێسەیە لیژنەیەکی نزیکەی 20 کەسی لە بەرپرسانی باڵای ئاکپارتی یاساناسان شارەزایان ئەوانەی ئەزمونێکی باشیان هەیە لە بواری یاسادانان و سەر بە ئاکپارتین پێکێنراوە بۆ ئەوەی پرۆژەی هەمواری دەستوری تورکیا ئامادە بکەنەوە ئەم پرۆژەیەش هەروە ئاسان نییە کورد و لایەنە ئیسلامیەکان داوای هەمواری 4 مادەی سەرەتا ئەکەن خودی ئەردۆگان خۆشی و دەوڵەت باخچەلی و نەتەوە پەرستەکان بە هیچ جۆرێ ڕێگە بەمە نادەن و ئەمە بە هێڵی سوور ئەزانن لەبەرەوە دەرکردنی یاسایەکی لێبوردنی گشتی و هەمواری دەستور و نووسینەوەی دەستورێکی دیکە نوێ ئاسان نییە بۆیە ڕەنگە پێ بچێت و من بە شتێکی بە کارێکی ئاسایی ئەزانم ڕەنگە تەنانەت پشووی هاوینی پەرلەمانی تورکیاش نەدرێت یاخود ئەم پشووە درێژ بکرێتەوە بۆ ئەوەی ئیش لەسەر با بڵێن پرۆژە یاساکە بکرێت. سپاس دەکەم دەرفەتە بوو دێمەوە خزمەتت کاکتۆر محەممەد بێمەوە خزمەت بەڕێزت باسی بڵین جەنگی ئێران و ئیسرائیلمان کرد کاریگەری لەسەر پرۆسەکە پێ وایە ئەگەر کێشەی کورد چارەسەر نەکرێت تورکیا وەکو خۆیان باز دەکەن دوای ئێران سەرەی تورکیا بێ ڕوبەڕووی ئەو مەترسیە دەبێتەوە؟ بەڕاستی بە ئاشکرا ئۆردوغان ئیشارەتی پێکردو معلومە لای بەڕێستان دەڵێ ئێمە لە ئێستاوە خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی کە لە ناحیە عسکەری ئەوە و ناحیەی خۆ ئامادەکردنێک چکە زانین ئەو وەزعیکە هەیە کە لە ئێران و لە ناوچەکە ڕوئەدا ئێمەش دوور نین لێ کۆتایەکەی بۆ ئێمەیە لەبەرەوە ئیسرائیل تموحێکی هەیە بە ئاشکرا لە تەلمودی خۆیانە دەڵێن هەر ئیسرائیلیەک پێی خسرایە سەر چه عەردێک ئەو عەردە عەردی ئیسرائیل واتە ئەوان لە دێر زەمانەوە دەڵێن منە نیلی إلى الفرات لە ئاوی نیلەوە بۆ فرات عەردی ئیسرائیلە ئێستا طموحیان طەبیعی لەوایە کە حەزرەتی موسا لە میسر بووە واتە میسریشی ئەوانە معلومە لای بەڕێستان لەوێش ئێستا حرەکەی ئەوەیە ئەقڵاتەکان و مەسیحەکانەکەن دژ مسلمانەکانەوە و مەجال بە حرەکاتی ئیسلامی نادەن لەوێ و کابرایەکیان هاوردووە سیسی معلومە سیسی ئەسڵ و فەسلی چییە و چی نییە بۆیە کۆمەڵی حکامیان زەرع کردووە لە مەنتیقەکەیە بۆ ئەو استراتیژیەکەیانە جێبەجێ بکرێت تورکیاش بەدەر نییە چونکە تورکیا قەزیەی کورد قەزیەکی زۆر زۆر گەورەیە و تەنانەت لە ساڵەکانی ئێمە 92-93 کە ئەو وەختە حیزبی ڕەفاع با بڵین 40 کورسی بەرلەمانی هەبوو داوەت کراین بۆ بەرلەمانی تورکیا و دووجار لەگەڵ بەڕێز نەجمەدین ئەربەقان دانیشتین ئێمە کە لەوێەوە ڕۆیشتی معاناتی کوردمانە گەیانە ئەوروپا و با بڵین وڵاتە ئیسلامیەکان و هەروەها بۆ ئیمارات و بۆ سعودیەوە بە ئاشکرا مامۆستا نەجمەدین ئەربەقان کە مامۆستای ئەردۆغان بوو ئیشارەتی بۆەوە کرد ئەیوت کورد چونکە نیسبەتی ولاداتیان زیادە لە مستەقبەلە لە هەموو قەومەکانی کە زیاتر ئەبن لەبەرەوە پرۆژەی ئەوم پێکە چارەسەری مشکلەی کورد بکرێت و بە فیعلیش کورد ئێستا ڕەقەمێکی گەورەیە لەوەیە بۆیە معلومە لای بەڕێستان کورد لە سووریاش ڕەقەمە ئێستا لە عێراق ڕەقەمە بەڵام ئەگەر چی ئەو ڕقەمە ئێمە خۆمان زعیفمان کرد بە دەستی خۆمان لە ئێرانیش بە ئەمان شێوە ڕقەمە کورد بەڵام ئەمە مەسەلەگەلێکە دائیمان تەنانەت لەم هێرشانەی کە بۆ ئێرانیش کرا تەسەوری ئەوانە کرد ئێرانەکان بە بلوج و بە عەرەب و بە کوردەوە هەمویان هەڵسن نازانن میلەتانی ناوچەکە بە تایبەت جمهوری ئیسلامی ئێران ئێرانیەکان بە عمومیان بە کورد و بە عەرەب و هەمویانەوە کاتێکە هێرشێکی دەرەوەی دەکرێ هەمووی استعدادیەوەی دیفاعکە ئەمە مەسەلەیەکە بەڵام وەزعەکان ئەمە تورکیا ئەمە بە بەدر نییە زووتر هەستی بە مەسەلەیە کردووە بۆیە ئەمە من نەزەرم وایە مەبدەئیە ئەم مەوزوعی ئەوان چونکە ئەگەر عمقە استراتیژیەکەی ئەحمەد داودۆغڵی تەماشاکەی کە تقریبا نزیک 70 لاپەڕەی لەسەر مەسەلەی کوردە و بە تایبەتە کوردی عێراق کە دەڵێ ئێمە بێ لە 3 لایەنە ئێمە بکرێنەوە بەرەو عێراق
کوردی عێراق لەبەرەوە وەکو تاریخ ئێمە بەیەکەوە بووینە وەکو مەذهب و وەکو دین ئیسلام کۆمانی کردوتەوە لە هەمان وەختە ئێمە تێکەڵاوین کورد لە وڵاتی ئێمە هەیە و لە عێراقیش هەیە چارەسەرکردنی کێشەمان لەگەڵ کوردی عێراقا ئەبێتە مای چارەسەرکردنی کێشەی ئەو ئەم استراتیژیە من پێم خۆشە هەموو سیاسەتمەدارانی کورد بیخێنەوە پێشەوەی پرۆسەی ئاشتی یەکەم و ئەم دووەمەش بێ واتە ئەم پرۆژەیە لە سەرەتاوە دکتۆر ئەحمەد داودۆغڵو بوو و پێش ئەویش کە کاتی حیزبی ئاک پارتی ساڵی 2012 هاتنە سەر حکوم معلومە لای بەڕێستان ئەوان کرانەوەیەکیان کرد بۆ کوردستانی ئێرە یەکەمین جار بوو کە دان بنێن بەوەی کە کورد حەق و مافی خۆی هەیە عەلاقە و پەیوەندیەکانیان لەگەڵ کوردستانی با بڵێن خۆمانە باشوورە بەقەوت کرد بۆیە ئەم پرۆسەیە خزمەت بە ناوچەکە کە ئینشەڵڵا سەرکەوتنی بدێت. سوپاس دەکەم کاک دکتۆر محەممەد بازانی. مامۆستا ئەحمەد زۆر بە کورتی راپرسیەکان چی دەڵێن لەبارەی ئەم پرۆسەیە؟ راپرسیەکان ئایا لە ناوخۆی تورکیا شەقامی تورکی ئەم جارە ئامادەیە بۆ پرۆسەکە و پێ دوای پرۆسەکەم جارە باشتر لە جارەکانی پێشوو؟ بە کورتی بە سوپاس دەکەم. بەڵێ بە دڵنیاییەوە پرۆسەیەم جارە زۆر باشترە لەبەرەوەی هەم بەرەی ئۆپۆزیسیۆن و هەم بەرەی دەسەڵات پشتیوانی پرۆسەکەکەن بە تایبەت کەسایەتێکی وەکو دەوڵەت باخچەلی کە دژی لە ڕابردووە دژی پرۆسەکان بوو ئێستا خۆی دەست پێشخەری ڕاگەیاندووە سەبارەت بە شەقام و کۆمەڵگەی تورکی بەڵێ لە سەرەتاوە ڕێژەی لە 120 با بڵین بە تایبەت نەتەوە پەرستەکان پشتیوانیان لە پرۆسەیەکی وا کرد بەڵام ئێستا بە گوێرەی دوایین ڕاپرسیەی ناوەندەکانی توێژینەوە ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ سەروی لە 170 ئەمەش ئاماژەیەکی گرنگە بەوەی کە بەڵێ خەڵکی ژووردەوردە تەقبولیەکەن و لە هەمان کاتا میدیای تورکیا تا ئێستا بە شێوەیەکی ئەرێنی و بەرپرسانی باڵایە وڵاتە بە شێوەیەکی ئەرێنی لە پرۆسەکە ئەڕوانن کەسایەتێکی وەکو دەوڵەت باخچەلی کە بە عەبدوڵڵا ئۆجەلانی وت سەرکردەی تیرۆریستەکان و منداڵکوژ و ئەم دەستەواژە ناشرینانەی بەکارهێنا ئێستا پێڵێ با بڵین دامەزرێنەری سەرکردەی دامەزرێنەری پەکەکە و میدیای تورکی هێواش هێواژواز لە دەستەواژەی تیرۆر و تیرۆریستان و ئەو دەستەواژانە ئەهێنێ لە هەمان کاتا بەرپرسانی باڵای دەمپارتی تازەترین نمونە ئەمڕۆ بوو پەروین بۆڵدان بۆ سەربازە کوژراوەکانی تورکیا دەستەواژەی شەهیدی بەکارهێنا شەهید ئاسکەر لە ریمسکە ئەمە بەرەو پێشوونی گرنگە هەم لە تەرەفی تورکیا و دەوڵەتەوە هەم لە تەرەفی کوردەوە بۆ پرۆسەکە. بەڵێ مامۆستا ئەحمەد سیروانی لە هەڵەبجەوە زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان بووی هەروە دکتۆر محەممەد بازانی سوپاس بۆ بەڕێزتان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.